حوتی حوزەیرانی هەموو ساڵێک تایبەت کراوە بە ڕۆژی خۆراکی تەندروست. بە پێی دوایین راپۆرتی بڵاوکراوی ڕێکخراوی خۆراک و کشتوکاڵی نەتەوە یەکگرتووەکان ناسراو بە فاو لە ساڵی 2018دا 51 وڵات لە جیهاندا کەمی خۆراکی تەندروستیان هەبووە. لە بەرامبەردا دانیشتوانی فەڕەنسا و ئیسپانیا و ئیسرائیل باشترین خۆراکی تەندروست لە جیهاندا دەخۆن. بە پێی ئامارێکی جیهانیش لە ساڵی 2010 بۆ 2012 ڕێژەی نەبوونی خۆراکی پێویست لە عێراقدا بە هەرێمی کوردستانیشەوە لە 107.8 بووە، بەڵام لە ساڵی 2014 بۆ 2016 بۆ لە 108.1 بەرز بووەتەوە. بە پێی راپۆرتەکەی فاو لەم ساڵانەی دواییدا زیاتر لە 1 ملیۆن کەس لە عێراقدا بەهۆی گرفتی خۆراکەوە کێڵگە و شوێنەکانی نیشتەجێبوونیان بەجێ هێشتووە. لەو پێناوەدا عێراق لە ساڵی 1970 چووەتە نێو ڕێکخراوی فاو. لە چلەمین ساڵیادی چوونە ناو ڕێکخراوەکە لەسەر چەند بابەتێکی تایبەت با خۆراک لەگەڵ ڕێکخراوەکە ڕێک کەوتووە کە بەشێکی ڕێکەوتنەکە لەسەر بوژانەوەی کەرتی کشتوکاڵە لە هەرێمی کوردستان و بڕیارە تا ساڵی 2022 کاری لەسەر بکرێت. سەرەڕای ئەم هەوڵ و ڕێکەوتنانە بەڵام گرفتێکی گەورە هەیە لە هەرێمی کوردستان و عێراقیش کە نەبوونی ئاسایشی خۆراکە، تەنانەت لەو خواردنانەی حکومەت لە ڕێبری کارەکانی خۆراکەوە دابەشی دەکات. بە تایبەت ئارد و برنج کە زۆرێک لە خەڵکی ناچارن بە نرخی هەرزان بیفرۆشنەوە، لە کاتێکدا حکومەت پارێکی زۆری تێدا بە هەدەر دەدات و هاوڵاتیانیش بەردەوام گوێبیستی داخستنی کۆگاکان و لە ناوبردنی خواردنەکان و زۆر بابەتی دیکە دەبنەوە. ئەمە بەدەر لەو خواردنە لە قوتونراوانەی دیکە کە بەسەر دەچەنیان بەرواری بەسەرچوونیان دەستکاری دەکرێت. سەرڕای ناتەندروستی زۆرێکیان بووەتە هۆکاری بڵاوبوونەوەی دەیان نەخۆشی کوشندە. بە پەیامارێکی وەزارەتی تەندروستی هەرێم کە بەدەر لە نەخۆشیەکانی دیکە لە ساڵی ڕابردوودا 6293 حاڵەتی شێرپەنجە تۆمار کراوە. ئەمە لە کاتێکدایە هەر بە پێی ڕاگەیەندراوەکە لە ئێستادا بەشێک لە توشبووان بەهۆی پەتای کۆرۆناوە تۆمار نەکراون. لەلایەکی دیکەوە توێژینەوەیکی جیهانیش باز لەوە دەکات ساڵانە 11 ملیۆن کەس بەهۆی خۆراکی ناتەندروستەوە لە جیهاندا دەمرن، لەوانەش نزیکەی 3 ملیۆنیان بەهۆی زیادەی خوێ لە خۆراکدا و 3 ملیۆن کەس بەهۆی دەست نەکەوتنی نانی گەنم و 2 ملیۆن کەس بەهۆی نەخواردنی میوە و 2 ملیۆن کەسی دیکەش بەهۆی نەخواردنی چەرەساتەوە گیان لەدەست دەدەن کە بە بەراورد بە گیان لەدەستدان بەهۆی جگەرەوە ڕێژەیەکی زۆر بەرزە، لە کاتێکدا کێشانی جگەرە ساڵانە 8 ملیۆن کەس دەکوژێت. بەوتەی تۆنی مایر لە زانکۆی هالەی ئەڵمانی کە یەکێکە لە توێژەرانی توێژینەوەکە لەو ڕێژەی خراوەتە ڕووباسی لە گیان لەدەستدان بەهۆی نەبوونی خۆراک و برسێتی و خواردنەوە کەحولیەکان نەکراوە. ئەم ئامارانە لە کاتێکدا ئێستا لە جیهان و تەنانەت هەرێمی کوردستانیش بەشێکی خەڵکی ڕویان کردوتە سیستمێک بە ناوی کیتۆ بۆ ڕێخستنی خۆراک و ڕزگاربوونیان لە نەخۆشی و قەڵەوی بە تایبەت ئافرەتان. هەروەها کەسە ناودارەکانی جیهان ئێستا بەشێکیان ئەم سیستمە پەیڕەو دەکەن. سەرڕای ئەم گرفتە جیهانیە لەلایەکی دیکەوە بەشێکی زۆری خۆراک بە فیڕۆ دەدرێت کە ڕێکخراوی خۆراک و کشتوکاڵی جیهانی مەزەندەی کردووە سێیەکی کۆی بەرهەمی جیهانی لە خۆراک هەر لە پرۆسەی بەرهەمێنان و پیشەسازی و بە بازاڕکردن تا بەکاربردنی بەهەدەر دەبرێت. واتە جیهان ساڵانە نزیکەی 1 ملیار و 300 ملیۆن تۆن خۆراکی لە کیس دەچێت کە دەکاتە لە 124 کۆی کالۆری جیهان کە ئەو بڕە خۆراکەی بەهەدەر دەدرێت نەک بەشی هەموو برسیەکانی جیهان دەکات، بەڵکو لێشیان زیاد دەبێت.